بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشند و مهربان والليل إذا يغشى والنهار إذا تجلى وما خلق الذكر والأنثى إن سعيكم لشتى سوين بشو كاتيك دنيا دادگريت بروش كاتيك دنيا روناك دبيتو تاريشي دربينيتوا سوين بوزاتي كنيرو مي دروس كردوا براستي هولو كوششي ايوا جورا و جورا هتانا هولو كوششي بو بدسهناني بهشتا هتانا بپیچوانوا بدستو برد بو انجام داني تاوانو خرابكاري هتانا جوي رايلو هتانا ياخي هتا دوي فأما من أعطى واتقى وصدق بالحسنى فسنيسره لليسرى جاوي مالو سامانو زانستو هتا دوای دبخشێتو پارێزکارو لە خوددا ترسا بڕوای پتەوی بە پاداشتی چاک و بە نرخی خودایی هەیە ئەوە ڕێگەی چاکە و چاکەکاری بۆ ئاسان دەکەین و سەرنجام دەیخەینە خێر و خۆشیەوە وأما من بخل واستغنى وكذب بالحسنى فسنيسره للعسرى بەڵام ئەوەی ڕەزیل و دەزن و قاو بێت و خۆی بێنیاز بزانێت و ڕەزامەندی خودایی مەبەست نەبێت بڕوای نەبێت بە پاداشت و بەهرەی چاچی خودایی و بەدرۆی بزانێت ئەوە ئێمە ڕێبازی تنگانە و ناخۆشی بۆ ئاسان دەکەین و سەرنجام بە دۆزەخی دەگەێنین وما يغني عنه ماله إذا تردى ئەو کاتەی کە دەمرێت و لە گۆڕ دەنرێت ئەو کاتەشی کە فڕێ دەدرێتە دۆزەخەوە ماڵ و سامان هیچ فریای ناکەوێت إن علينا للهدى وإن لنا للآخرة والأولى بەڕاستی ڕوونکردنەوەی ڕێبازی هیدایەت و دیاریکردنی بۆ خەڵکی لەسەر ئێمەیە بێگومان دەسەڵاتی بێسنوورمان هەیە بەسەر پاشە ڕۆژ و قیامەتدا هەروەها بەسەر دنیادا فأنذرتكم نارا تلظى جا من ئەوەتە ئاگادارتان دەکەم و دەتان ترسێنم لە ئاگرێک کە زۆر بڵێسە دەسێنێت لا يصلاها إلا الأشقى الذي كذب وتولى ناچێتە ناوی مەگەر کەسانی ناپوخت و دڕندە و خوددانە ناز نەبێت ئەوەی حەقیقەت و ڕاستی بە درۆداناوە و پشتی هەڵکردووە لە بەرنامەی خوددا وسيجنبها الأتقى جا خوداناس و پارێزکاران لەو سزا و ئاگر و ناخۆشیە دوور دەخرێنەوە الذي يؤتي ماله يتزكى وما لأحد عنده من نعمة تجزى ئەو جۆرە کەسەی ماڵ و سامانی دەبەخشێت بەوە دڵ و دەرونی خۆی خاوێن ڕادەگرێت لە کاتێکدا کە کەس چاکەیەکی وای بەسەریەوە نییە کە پاداش بدرێتەوە إلا ابتغاء وجه ربه الأعلى ولسوف يرضى چونکە تەنها مەبەستی بەدەستهێنانی ڕەزامەندی پەروەردگاری بەرز و بڵندە سوێن بە خوددا ڕازی و خۆشنود دەبێت